عێراقیەکان پاشکۆچکردنیەکی دژوار بۆ وڵاتانی ئەوروپا ئەمڕۆ سەر لە نوێ بڕیاری گەڕانەوەی خۆیان دەکەن بەپێی دوای ئامارە ئاماژە پێکراوەکانی نێودەوڵەتی ڕێژەی پەنابەرانی عێراق لە ١٨ بوو بەرامبەر بە پەنابەرانی وڵاتانی تر بەهۆی ئەوەی کە باری ئابووری و ئەمنی لە عێراق ناڵەبار بوو. عومەر نووری یەکێکە لەو پەنابەرانەی کە ماوەی هەفتەیەکە لە نەمسا گەڕاوەتەوە و دەڵێ يعني توفر فرص العمل ماكو هنا عندنا بالعراق فقيت خليني اجرب هەلی کارمان لە عێراق نەبوو بۆی وتم با چانسی خۆم لە دەرەوە تاقی بکەمەوە و ڕووم لە تووشیا کرد و لەوێ بۆ یۆنان پاشان گەیشتمە نەمسا ئەوەی لە نەمسا بینیم لە عێراق ناخۆشتر بوو ئێمەیان لە کەمپەکاندا دابش کرد بەڵام بۆ ئێمە ناخۆش بوو هۆی گەڕانەوەشم بۆ عێراق یەکەمینیان سۆزی وڵات بوو هەروەها لەوێ چەند بە دوای کارێکدا دەگەڕام حکومەتیش هەلی کاری بۆ نەدەدۆزینەوە. وەزیری کۆچبەرانی عێراقی هۆکاری گەڕانەوەی پەنابەران بەنەگونجانیان لەگەڵ کۆمەلگای ئەوروپی گەڕاندەوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان من خۆم زۆر خەڵکم بینیوە لەو بابەتە پێی وا بووە ئەمە کە لەگەڵ ڕۆشتە ئەوێ ئیتر ئەوە بێ بە تاکێکی ئەوروپی وەکو تاکێکی ئەوروپی لە شوقەیەکی باش لە وەزیفەیەکی باش لە ژیانێکی باش لە داهاتێکی باش ئەمە شتیوان نییە. یعنی تۆ بێ لە سفرەوە فێری زمان ببی لە سفرەوە فێری کللتوری ئەو وڵاتە ببی لە سفرەوە فێری پیشەیەک ببی لە سفرەوە شوێنێک دابین کێ بۆ ژیان کە ئەمە نەبوو سەرەتا بۆ بەشێکی بۆ هەموو ئاوارەکان سیرەکەی بە هەموو پەنابەرەکان ئەفوو سیرەکەی دەگەڕێنەوە. سەبارەت بە هاوکاریکردنی گەڕانەوەی پەنابەرەکان حکومەتی عێراق هاوکاری گەڕانەوەیان دەکا بەڵام پاش ئەوەی کە بۆ عێراق بگەڕێنەوە هیچیان بۆ پێشکەش ناکرێت. ئێمە لەگەڵ سەفارەتەکانمان لە دەرەوە لە ڕێگە وەزارەتی دەرەوە هەماهەنگیشی بەهێزمان هەیە ڕێ بەشێکی ئەو وڵاتانی کە پەنابەرەکەی تێدای خۆیان تێچوونی هاتنەوەکە یەگرنە ئەستۆ بەشێکیان هەندێک لە ڕێکخراوەکانی گرنە ئەستۆ ئەگەر لەو حاڵەتە ئەو جۆرە جهەتانە نەبێ ئەو بگرنە ئەستۆ ئێمە وەکو وەزارەتی کۆچبەران لە ئێستادا تێچوونی ئەو هاتنەوەی ئەگرینە ئەستۆ بۆی بێتەوە بە وڵاتەکەی خۆی بەڵام کە هاتەوە وڵاتەکەی خۆی ڕاستەکەی ئێمە ناتوانین لە ئێستادا یارمەتی دیکە پێشکەش بکەین. وەک پەنابەران دەڵێن سۆزی وڵات و کەش و هەوای ساردی وڵاتە ئەوروپیەکان و کەمی هاوکاریکردنیان هۆیەکی سەرەکی بوون کە هەزارەها پەنابەر بڕیاری گەڕانەوەی خۆیان بدەن. سڵاو بامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.